ئەمڕۆ هەرچی بەرپرسی باڵای ئەم هەرێمی کوردستانە هەیە ئەبێ هەز بە شەرمەزاری بکە، ئەبێت داوای لێبوردن لە تاک بە تاکی هاوڵاتیانی ئەم وڵاتە بکە، بەتایبەت سنووری چەمچەماڵ و دەوروبەری و پیرەمەگرون و بازیان و گەرمیان و کەلار و هەروەها هەر بە داوای لێبوردن و بە هاوخەمینا بڕیارێکی بەهێز و بەپێز بدرێ بۆ بنبڕکردنی ئەو کارە ساتانە. ئەوە چەندجەها جار لافاو دووبارە بۆ ئەبێ بڕیارێکی بەهێز تند و بەپێس بەدەستی پڕەوە ئەی بودجێم وڵاتە بۆ چییە؟ ئەم پارەیە بۆ چییە؟ جارێککە لافاو لە شوێنێکە ئەو بەو شوێنانە هەستایەوە و دووبارە بۆ خەڵک زیانمەند بوو، ماڵی تەڕ بوو، کۆگای تەڕ بوو، دوکانی ئاوبردی، ئەبێ قبول نەکرێ، ئەبێ خەڵکیش لێیان قبول نەکا. بەڕاستی ئەمڕۆ هەمومان ناڕەحەت بووین ئەو خەڵکە بەڕێزەی کە لە چەمچەماڵ و تەکیە و شۆڕش و پیرەمەگرون و بازیان و گەرمیان و کەرکووک کە زۆربەی هەرە زۆری ئەنفال لەوانە کراوە، ئەو هەموو خاوەن ئەنفالە و لەو چەمچەماڵ و تەکیە و شۆڕشە ماڵێک هەیە ئەنفالی نەبێ؟ لەو پیرەمەگرونە کەم بنەماڵە هەیە بەس خۆی دەرچووە کەسی بۆ دەرنەچووە، هەمووی ئەنفالە. ئەو هەموو شەهیدە قارەمانە دخوا دەبێ ئەوە حاڵی خەڵکەکەی بێ لەسەر تەلەڤیزۆن منداڵەکەی فرمێسک بە چاویا بێ، پیاوێک بە ڕیشی سپیەوە لەبەر نەبوونی و نەداری خۆی بگری. کوڕە بەخوا زۆر شەرمەزاریە لەسەر کانیەک بی ئاژێڕێک ئاوی پاک و خاوێنی لێبێتە دەرەوە، تۆ لەسەر کانیەکەوی لە تینوانە بگریەی بڵێ ڕەحمەتی خوا لە خێرخوازان لە سەرمایەداران لەو کار بەدەستە بێ بەزەی پێماندا دێتەوانێ و پەرداخی ئاوم دەداتێ خۆم و منداڵەکانم خنکاین. ئەخ تۆ لەسەر کانیەکە دانیشتووی هەر ئاوا بکەی بەدەست ئاوی لێ هەڵدێنجی، بەڵام منع بکرێ بڵێن نابێت تۆ لەو کانیە بخۆیتەوە. ئەخ زۆر عیبەیە، زۆر جێی سەر سوڕمانە. دەی ئەو چەمچەماڵ و شۆڕش و تێکی و ئەوانە وەکو ئەو کانیە بەڕێزان وا لەسەر نەوت و غاز دانیشتون، بۆڕی غازەکە گەیشتۆتە توران و تورکیا و نازانم کوێ، هەموو وڵاتانی دنیای گرتەوە کەچی تۆ چاوەڕی دەبەیەک نەوتی 20 لیتری بی لەگەڵ سۆبایەکە بێن منداڵەکانت بۆ گەرم بکەنەوە.